عزیزان بەردەوام دەبین دیارە چالاکیەکانی هەڵمەتی شانزە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژیژنان بەردەوامی هەیە لەژێر دروشمی هەمووان بێکەوە بەرەنگاری تونند و تیژی دەبینەوە چالاکیەکان بەردەوامی دەبێت تایبەت بە چالاکیەکان واروە هەوڵەکان بۆ کەمکردنەوەی تونند و تیژی دژبەشنان زۆر بەڕێز هاناشوان کە بەڕێزیان بەرپرسی پرۆژەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژین لە ڕێکخراوی CDO هاوکات ڕۆژنامەنووس و چالاکوانی بواری ژنان لە سودی بەیانی کورساتی ئیسمیانە خاتوانە سپاس بۆ ئامادەبوونت ساڵانە بە بەردەوامی با بڵێن جێدەستت دیارە لەو چالاکیانەی کە لە بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان کاری لەسەر دەکرێت ئەم ساڵ چالاکیەکان با بڵێن تا ئیستەکارەکانیان گەیشتۆتە کوێ ئەم ساڵ ئێمە گروپێکمان هەیە لە سلێمانی بە ناوی گروپی GBV تقریبان زۆرینەی ڕێکخراوەکان بەیەکەوە هاوکارین بۆ ئەوەی بتوانین کە هەڵمەتی شانزە ڕۆژ بە شێوەیەکی نەوعی بەڕێوەبەرین واتە لە ڕووی ئەو چالاکیانەوە ئەیکەین چالاکێک بن کە ئەوەنە کوواڵەتی بەرز بێ و ئەوەنە باش بێ کە لە خزمەتی ژنان نابێ ئەگەر هەموو ژنان نەبێ بەشێک لە ژنان نابێ لە هەڵمەتی شانزە ڕۆژە وا باوە لە سەرتاسەری جیهانە کە ئەم هەڵمەتە بەڕێ ئەخرێت و ماوەی شانزە ڕۆژ زۆربەی ڕێکخراوەکان چالاکیەکانیان زۆربەی ڕێکخراوەکان چالاکی میدیایی سۆشیال میدیایی چاپکردن ئەوانە بەڕێ ئەخن بەڵام ئێمە جیاواز لە بەرەوەی کۆمەلگاکەمان پێویستی زیاتر بەکارکردنە چەند چالاکیێکی کۆمەڵایەتیش ئەەکەین ئەگەرچی ئەمە هەمیشە ئەوە بڵم کە ئەو چالاکیانەی ئێمە ئەیکەن ڕێکخراوەکان بە هاوبەشی ئەیکەن بە تایبەت لەم سنوورە ئەو چالاکیانە سەرتاسەری ساڵەکە هەر هەیە یعنی هەر پێویستە کاکە کۆمەلگا هەر جارەی لەلایەکەوە پێویستی بە کۆمەڵک چالاکی هەیە بەڵام لە شانزە ڕۆژەکە زیاتر چڕی ئەەکەینەوە زیاتر بەیەکەوە دەرئەکەوین ئێمە لە 24 مانگ لە پارکی دایک جۆرێک لە دەستپێکی هەڵمەتی شانزە ڕۆژمان دەست پێ کرد هەمووان بەیەکەوە کۆمەڵک ڕێکخراوەکان بووین لەوێ نمایشێکی شانۆیی کرا نمایشەکە تعبیری تەواو بوو لە ئەو ئازارانەی کە ژنان ئەیچێژن لە بەشە جیاوازەکانی کۆمەلگا یاخود لە شوێنە جیاوازەکان بۆیە بەمە بەستیش ئێمە پارکی دایکمان هەڵبژارد لە بەرەوەی چەند ساڵێک لەو پێش کچێکی گەنج بە ناوی سنوور لەلایەن باوکەوە لە ناو ئەو پارکەیە کوژرا ڕۆحی شاد بێ و ڕۆحی هەموو کوژراوان شاد بێ ئەو شوێنەمان لەویا ئەختیار کرد لە بەرەوە 24 مانگ بەیەکەوە جۆرێک لە چالاکیمان کرد دواتر چالاکیەکانمان بەردەوام بوو هەر یەک لە ڕێکخراوەکان بە جیاش چالاکی هەبوو کە هەوڵ ئەین کە هەر یەکەمان لە چالاکیەکانی یەکتر بەشداری بکەین و ئێمە لە ڕۆژی 25 نۆڤەمبەر وەکو ڕێکخراوی CDO کتێبێکمان بە چاپ گەیاند ئەو کتێبە تایبەتە بە چیرۆکی ڕاستەقینەی پێنج ژن کە لە دۆسەی دادگاکانەوە وەرگیراوە ئەم چیرۆکانە ڕووداوی ڕاستەقینەن و بکوژەکان دەستگیر کراون بەڵام ژنە کوژراوەکان قوربانی ئەم کۆمەڵگەیان هەر یەک لەو ژنانە بە هۆکارێکی کە قەناعەت وایە کە پێی ئەوترێ هۆکاری شەرەف کە ئەمە بۆ خۆی ئێمە لە کتێبەکە جارێکی تر تەحلیلمان کردوتەوە و جارێکی تر شیکاریمان بۆ چەمکەکان کردوتەوە کە لە کۆمەلگای کوردیا هەندێک چەمک هەیە چەندێک بە ئاراستەی تونند و تیژیە ئەڕۆن چەندێک بە ئاراستەی کردن بە قوربانی تاکەکانی کۆمەلگا ئەڕۆن چونکە جۆرێک لە تونند و تیژی هەیە بە تایبەتی ئەوانەی کە پەیوەستن بە پەیوەندیەکانەوە لەسەر پیاوانیش هەیە لەسەر مناڵان هەیە بە دەرەجەی ئەساس و لەسەر ژنانیش هەیە لەو کتێبەیە باسمان لەوە کردو کە ئەم ژنانە چۆن بوونەتە قوربانی قسە و قسەڵۆک بوختان و هەروەها ئەو قەناعەتە هەڵانەی کە هەندێک لە کەسوکار هەیەە بەرامبەر خوشک یان کەسە نزیکەکانی خۆیان بیدایەتی هەڵمەتی شانزە ڕۆژ بوو لە سلێمانی کچێک کوژرا ژنێک کوژرا کە بەداخەوە خاوەنی سێ مناڵ ئەو ژنە لەلایەن کەسێکی نزیکی خۆیەوە کوژرا ئەم دۆسەیە یەکێک بوو لەو دۆسێ هەستیارانەی کە ڕێکخراوەکانی ژنان جگە لە مەسلەی هەڵمەتی شانزە ڕۆژیش ئەگەرچی بەر شانزە ڕۆژکەوت بەڵام زۆر بە هەستیاریەوە مامەڵی لەگەڵ ئەەکەین لە بەرەوەی کە ئەم ژنە سێ مناڵ لە دوای خۆی بەجێماوە ئەو سێ مناڵە سەرگەردان و بێدایک بوون ئەگەرچی هەر بێ باوک بوون پێشتر چونکە جیابوو بۆەوە لە هاوسەرەکەی بەڵام کوشتنی ئەم ژنایی چەک بوو لەو کارە ساتە مەترسی دارانی کە لەم دوایان ناداڕوانە دەمە بپرسم ئەو کوشتانی کە ڕوو دەدەن و هەوڵدان بۆ با بڵێن بکوژی سەرەکی ئەمانە تۆسیەکان تا چەندە دەکرێت بکوژان
بگەێنێتە با بڵێن زیندان یاخود ئەو حەقی کە پێویستە بەرامبەر بە تاوانەکەیان وەری بگرن تا ڕادەیەک نیگەرانی هەیە لەمڕۆوە بۆچی؟ ڕاستە زۆر ڕاستە زۆر پرسیارێکی کۆمەڵایەتی واقعی و ڕازگۆیانە بوو پرسیارەکەی جەنابەت فعلا نیگەرانێکی زۆر هەیە لای ئێمە لای ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لای خەڵک لای هاوڵاتیان لای هاوڕێکانی ئەو کچەی کە وەگوتم ماوەیەک لەمەوە پێش کوژرا و دایکی سێ مناڵە لای هەمووان ئەم نیگەرانیانە هەیە ئێمە چوین ژمارێک لە ڕێکخراوەکان سەردانی داواکاری گشتیمان کرد بەڕێ سەرۆکی داواکاری گشتی زۆر بە تەوەجوهێکی باش زۆر بە مێشکێکی باش زۆر بە تێگەشتنێکی باش پێشوازی لە ئێمە کرد و باسی لەوە کرد بەڵێ ئەم نیگەرانیانە هەیە و فعلەن وایە کە ئێمە پێویستمان بەوە هەیە کە زیاتر و زیاتر ئیش لەسەر ئەوە بکەین کە ئەم بکوژانە بگەنە سزای خۆیان و بەڵێنی ئەوەیدا کە هاوکار ئەبێ تەنانەت داوای لە ئێمە کردوتی هەر ڕێکخراوێک هەر شوێنێک هەر کەسێک ئەتوانێ زانیاریەکی بچووکیش بێ کە هاوکاری ئێمە بێت لە لێکۆڵینەوەکانە وەک هەواڵدەری نهێنی ئێمە لی وەرئەگرین و ئیتر ئێوەش بکەونە ئیش بە ڕێکخراوەکانی و دوتی کە ئێمە هاوکارتانە بین ئێوەش پێویستەکە هەنگاوەکانتان زیاتر بکەن خۆتانەزانن ئەمە ئیشی ڕێکخراو نیە بەڵام لە واقعی کۆمەلگای ئێمەیە ئەمە پێویستێکی حتمیە لەبەرەوە ڕێکخراوەکان ئەیکەن ئەمە ئەم هەنگاوە و هەروەها سەرۆکی داواکاری گشتی ئاماژەشی بەوەیە کە لەم چەند ساڵەی دوای یا بە تایبەتی ئەم 2 ساڵەی دوایی تەوەجوهێکی حکوومەت هەیە ئەمە تعبیرێکە لەوەی کە لە ڕووی سیاسیەوە مەسلەی کوشتنی ژنان بە هەند وەرئەگیرێت چونکە ساڵانی پێشتر وانە بوو خۆتەزانی هەموو تونند و تیژەکان لە کۆمەلگای بۆعدێکی سیاسی هەیە کۆمەڵایەتی هەیە یاسایی هەیە بەڵام هەمیشە کوشتنی ژنان دەدرایەوە بەسەر ڕێکخراوەکانی ژنانە ژنان خۆیان دیفاع لە خۆیان ناکەن ژنان خۆیان ئاگەهان لە خۆیان نییە ژنان خۆیان تێوە ئەگلێن لە پەیوەندی و ژنان و ژنان بەڵام ئێستا ئەم چەند ساڵەی دوایی ئەو تەوەجوهەی کە ئاڕاستەی حکومەت بەرەوە ئەوەیە کە بەرەنگاری تونند و تیژی بە تایبەتی کوشتن ببێتەوە چەند هەنگاوێکی شیناوە یەکێک لەو هەنگاوە گەورانە ئەوە بوو کە کێلی قەبرە ژنە کوژراوەکان ناو و ناونیشانی ئەخرێتە سەر چونکە پێشتر ناو و ناونیشانی نەئەخرایە سەر لەبەرەوە ئەمانە هەنگاوی زۆر باشن یەکێک لە هەنگاوە باشەکان ئەوەیە کە ئێمە یەکێک لە گرفتە گەورەکانی بەردەم دۆستیەکانی کوشتنی ژنان ئەوەیە کە لەلایەن کەس و کارەوە کوژرێن 1970 بۆ 90 لەلایەن کەس و کارەوە کوژرێن بەڕێ سەرۆکی داواکاری گشتیش ئاماژەی بۆیە کە فعلەن کە لە ناو خێزانەکە ئەکوژرێ دایکەکە یان خوشکەکە یان کەسێکی کوژراوە کە نایە سکاڵا تۆمار بکە ئەڵە یەکێکم لە دەست چوە با نەبێ بەدوو با نەبێ بەدوو ئەمە وا ئەکاکە بەپێی قانونی عێراقیش خۆتان نەزانن داواکاری گشتی طبعاً دۆستێکە ئەجوڵانێ بەڵام سزاکەی وەکو ئەوە نییە کە ئەگەر سکاڵا کار هەبێ بەڵام ئێستا چەند ڕێو شوێنێکی تازە ئەگیرێتە بەر هەم لە مەسلەی سکاڵا تۆمارکردن هەم لە پاراستنی شایەتەکان هەم لە پاراستنی نهێنی ئەو کەسانەی کە سکاڵا تۆمار ئەکان یاخود زانیاری تەواویان لای یاخود جۆرێک لە زانیاریان لای کە هاوکارە ئەوەی جێگەی دەستخۆشیە بەڕاستی لە داواکاری گشتی ئەبینین کە دۆستیەکان زۆر بەباشی ئیشی لەسەرکرێ بە وردی ئیشی لەسەرکرێ بەڵام هێشتا پێویستمان بەوە هەیە کە کۆمەلگا بەگشتی بەیەکەوە وەک شعارەکەی کە ئەم ساڵ هەیە بەیەکەوە بەرەنگاری تونند و تیژی ببینەوە بەڵێ ڕۆشنبیرانێکمان هەیە لە ڕێگەی کتێب و نووسین و ڕۆمانەکانیانەوە تعبیرەکەن لە مەسەلەی کوشتنی ژنان و ئەم کارە ساتە بە کۆمەلگا ئەڵەنەوە جارێکی تر بەڵێ گەنجانێکمان هەیە لە بواری بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی و تونند و تیژی لەسەر مناڵ و ژنان ئیشەکەن هێشتا پێویستمانە بەڵێ سیاسیەکانمان پێ ئەچێت مەسەلەی کوشتنی ژنان بە جددی ئیشی لەسەر بکەن ئەم جارە بینیمان کەواتە ویستم عفو ئەو بپرسم ئەو کۆدەنگی کە لە نێوان ڕێکخراوەکان و لایەنی سیاسی و هاوڵاتیانە هەیە لە ئێستادا دەکرێت بڵێ لە ئاستێکی باشدایە ئەو کۆدەنگیە دڵخۆشکەرە بۆ ئەوەی هەنگاوی ژن کوشتن یاخود توندی تویشی بە هەموو جۆرەکانیەوە کەمتر بکرێتەوە ئاماژەکان بەڵێ ئەوەمان پێ ئەڵەن ئاماژەی زۆر باشان بۆ نمونە لە هەر لە هەڵمەت لە دەستپێکی هەڵمەتی 16 ڕۆژە بۆ یەکەم جارە کە لە هەرێمی کوردستان سەرۆکی حیزبێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاگەیەنراوی هەبێت لەسەر هەڵمەتی 16 ڕۆژ کە هەرگیز ئەمە ڕووی نەیاوە پێشتر هەروەها کۆمەڵێک ڤیدیۆ و چالاکی بڵاو بۆەوە کۆمەڵێک ئەوەندەی من ئاگادارم بە وردی کە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە بە فعلی هەڵمەتی 16 ڕۆژ
کۆمەڵێک سیمینار و چالاکی و هەڵمەتی هۆشیاری و یەکێک لەو بڕیارە زۆر باشانەی کە دراوە ئەوەیە کە ئەو کەسانەی کە تێوە ئەگلێن لە مەسائلی تونند و تیژەوە جگە لە سزاکەی کە یاسا ئەیاندا سزایەکی حزبیش ئەدرێن ئەمە ئاماژەیەکی زۆر باشە بۆ ئەوەی کە ئەو کەسانی کە دەسەڵاتیان هەیە کە لە هێزەکانی ناوخۆن کە چەکیان لە بەردەستە یاخود جۆرێک لە جۆرەکان ئەتوانن ئەو دەسەڵاتیان بەکاربێنن نەتوانن تونند و تیژی بەرامبەر بە ژن و مناڵەکانیان بکەن چونکە ئەم حاڵەتانەمان هەیە بە ڕەنگاربوونەوەی ئەم حاڵەتانە پێویستی بە هەڵمەتێکی زۆر ورد و باش هەیە. ئاماژەکان پێمان ئەڵەن کە ورد هەنگاو ئەنین بەرەو ئەوە بەڵام ناتوانین نکوڵیش لەوە بکەین کە بەڕاستی کۆمەڵگای ئێمە واقعێکی تاڵی هەیە بە نسبەت ژنانەوە لە ڕووی ئابوووریەوە بێکاریەکی زۆر هەیە داهاتێکی زۆر کەم هەیە بۆ ژنان لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێگەی کۆمەڵایەتی ژن پێگەیەکە هەوڵ ئەدرێ بەکار بهێنرێ لایەنێکی علمانی بە شێوەیەک بەکارهێنێ لایەنێکی ئیسلامی بە شێوەیەک بەکارهێنێ پێگە قەدر و بەشکۆکەی خۆی هەوڵ ئەدرێ بەردەوام بشکێنرێ. لە ڕووی خوێندنەوە هێشتا ژنان لە سێکتەرەکانی خوێندنا بێ بەشن چالاکی ئەوتویانە بەشداری کەمیان هەیە لە ڕووی قانونیەوە ڕێژەی پارێزەرەکانمان کەمە ڕێژەی دادوەرەکانمان کەمن ئەگەرچی هەنگاوی زۆر باشنراوە بەڵام لە هەموو ڕووەکانەوە پێویستمان بۆ هەیە کە ژنان بە تایبەتی لەباری ئابوووریە بەهێزتر بن لە بەرۆی خۆتەزانی ژن هەیە تەنها داهاتی بۆ نمونە یەک کارە وەسێ مناڵ بەخێو ئەکات جا بۆ تۆ لە هاوسەرەکەی ئەمانە هەمووی مەسلەی یاسایی لە ڕووی یاساییەوە مافەکانی ژنان هێشتا پێویستمان بۆ هەیە مافی تر بەدەست بێنین. خاتوانە لە ڕووی هۆشیاریەوە دەکرێت بڵین هەم ژنان بە تایبەتتر بە تەواوی ئەو بابەتانە ئاشنان تا بتوانن کاتێکی ویستیان داوا ینی مافی خۆیان وەربگرن یان لەسەر بابەتی کە تونند و تیژی بەرامبەر دەکرێت بەو لاڕێدەدا نەڕوات هۆشیاری تەواوەتی هەیە چکە بەشێک لەوەی کە تونند و تیژەکان کەم کرێتەوە تایبەتە بەو هۆشیاری کە هەر ژنێک تایبەت بە خۆی هەیەی ڕاستە جۆرێک لە هۆشیاری یاسایی هەیە بەڵام هێشتا کەمە. پێویستەکە کە ژنان زۆر بەوردی بزانن کە لە یاسایە مافەکانی ئەوان چۆن دەستە بەرکراوە ئەمە زۆر مەسلەیەکی هەستیارە چونکە زۆر مافی هەیە ژن هەر نایزانێ ئەوەی لای ئێمە باوە ئەگەر ژەم بچێتە دەرەوە لە ماڵ ئیتر تەلاقی کەوتووە و ئیتر ماڵەکەی لە دەست چووە مناڵەکانی لە دەست چووە ئەوەی لای ئێمە باوە ئەگەر ژن داوای جابوونەوە بکە مناڵی نادرێتێ ئەوەی لە ئەمانە هەمووی باوەکانن بەڵام ئەمە لە یاساکانە جۆرێکی ترە مامەڵە لەگەڵ یاسایە جۆرێکی ترە خۆشبەختانە ئەوەیە کە لەم چەند ساڵەی دواییە بە تایبەتی جۆرێک لە هۆشیاری یاسایی لە نێوان و جۆرێک لە تێگەشتنی یاسایی لە نێوان پارێزەرەکان و دادوەرە بەڕێزەکانیش هەیە بە نسبەت مافەکانی ژنانەوە هەوڵ ئێن تا بکرێت مافەکانی ژنان پارێزراو بێ نەک مافێکی بنێ ئۆڤەر بێ یعنی سەر و مافەکانی خۆی بێ بەڵکو مافەکانی خۆی پارێزراو بە بەپێی تێکستە یاسایەکان بەڵام هێشتا پێویستمان بە هۆشیاری یاسایی زیاترە. زۆر سپاس بۆ تۆ خاتوانە ئومێد دەکەین جگە لەم هەڵمەتی 16 ڕۆژە هەروکو سەرەتای بەرنامەکەش باش کرد کە بەدیجایی ساڵ کار لەسەر بەرەنگاربوونەوەی تیژیژنان دەکرێت تیژانی کە هەند کەم بکرێنەوە. سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ هاناشوان بەرپرسی پرۆژەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی لە ڕێکخراوی ستیدیۆ. زۆر سپاس بۆ